سلام علیکم، هیوادارم هەموو لایەک باش بن. ئینشەڵا ئەمڕۆ باس لە بابەتێکی گرنگ دەکەم، ئەویش بابەتی دیزاینە، دیزاینی زیرەک. طبعاً بەتایبەت لە ڕۆژئاوایە دیزاین وەک ئارگومنتێک بەکارهێنرێ بۆ با بڵین بوونی خوا. جا لەم پرزنتەیشنەیە هەوڵەدەم جیاوازی نێوان با بڵین ئەو دیزاینی کە لە قورئانە ئاماژەی پێدراوە لەگەڵ ئەم دیزاینی کە لە ڕۆژئاوایە باوە بیخەمە ڕوو جیاوازیەکەیان چییە. دیزاینی زیرەک با بڵین بانگەشەی چی ئەکات؟ بانگەشەی ئەوە کە هەنێ دیاردەی گردوون لەگەڵ زینەوەران، واتە نەک هەموو گردوون و زیندەوەران بەڵکو هەندێک دیاردەی دیاریکراوی بە با بڵین بە هۆکارێکی زیرەک باشتر یا با بڵین باشترین لێکدانەوەیان بۆ ئەکرێ، وەک لە با بڵین لە پرۆسەی نائاراستەکرا و وەک هەڵبژارنی سروشتی. بۆ نمونە لە جیهانی زیندەوەرانە جەماعەتی ئینتەلیجەنت دیزاین یاخود دیزاینی زیرەک پێیان وایە هەندێک دیاردە هەیە لە زیندەوەران عەقڵێکی زیرەک باشتر لێکدانەوە یاخود تەفسیری ئەکا وەک لەوەی هێزێکی ناڕاستەکراوی وەک هەڵبژارنی سروشتی لێکی باتەوە. واتە دیزاینی زیرەک ئەم پێناسە بە کورتی با بڵین ئامانجی یاخود پێناسەی ئەوانە خاتە ڕوو. جا لایەنگرە پێشەنگەکانی یاخود لایەنگرەکانی کە هەر لە سەرەتاوە تا پێسە هەنێکیان بەردەوا من بریتیە لە فلیپ جۆنسن، مایکل بیهی، ویلیام دێمبسکی، ستیڤن مایر، چارلز ساکستۆن. ئەمانە فلیپ جۆنسن محامی بوو، مایکل بیهی زانای باوکی مستریە، ستیڤن مایر فەیلسوفی زانستە، ویلیام دێمبسکیش هەم فەیلسوف و هەم بیرکاریزانە، چارلز ساکستۆن کیمیازانە. ئەمانە لەگەڵ بەرهەمەکانیان دەتوانین بڵین پێشەنگی ئەم با بڵین گروپە یاخود ڕێکخراوەن و لە ساڵی 1990ەوە پەیمانگای دیسکەڤەریان دروست کرد کە تا ئێستاش بەردەوامە و بابەتی با بڵین هەم بابەت و بەرهەم و کتێب و ئەو کتێبانی کە پێیوەستن بە دیزاینی زیرەک بڵاوەکانەوە. جا ئارگومنتەکەیان چۆنە؟ ئارگومنتەکەیان توانین بڵین دوو جۆر، هەم بۆ لایەنە فیزیاییەکە ئارگومنت پێشکەشەکەن، هەم لایەنە با بڵین بایۆلۆجیەکە. خاڵی یەکەمیان دەربارەی فاینتیۆنینگە. فاینتیۆنینگی گردوون مەبەستمان لێی چییە؟ مەبەستمان لێی دوو شتە. یەک، کاتێک گردوون دروست بووە ئەو دۆخە سەرەتاییانی گردوون هەبوو بە شێوەیەک بێ، ینی حاڵ و مەرجێک بێتە جێ کە تایبەت بێ، ڕێکخراو بێ، واتە ئەگەر گردوون بە شێوەیەکی تر با بڵین بۆ نمونە ڕێیتی فراوان بوو، ڕێیتی ئەکسپانشن، ئەگەر لە با بڵین لە مەودایەکی دیاریکراوە نەبوایە گردوونی ئەمڕۆ دروست نابوو. ئەمە لایەنێکی با بڵین ڕێکخراوی وردی گردوون. لایەنەکەی تری چییە؟ ئەم نەگۆڕانەی ئێستاە نەگۆڕە فیزیاییەکانە. ئەم نەگۆڕانش بە هەمان شێوە ئەبێت لە مەودایەکی دیاریکراوە برخۆ گەربێت و دەستکاریان بکەیت، با بڵین ئێمە بە شێوازی بە فۆرمێکی بیکاری پێشکەشیەکەین، ئەگەر بێت توش ئەو ژمارانە دەستکاری بکرێن گردوون تێکەچێت، با بڵین ئەڕوخێ بەسەر خۆیان یاخود شتێکی لەو شێوە. جاکەوا بوو نەگۆڕە فیزیاییەکان و دۆخ و مەرجی سەرەتایی گردوون ڕێکخراوە. ئەمە توانین بڵین دیزاینی فیزیاییەکەیانە. دیزاینی زیندەوەرانەکەیان چییە؟ توانین بڵین وەکو ئاڵۆزی کەمەنەشیاو. ئاڵۆزی کەمەنەشیاو ئەم چەمکە زیاتر مایکل بیهی بەرگری لێکات لە ساڵی 1996 بە ناوی کتێبێکی بڵاو کردەوە کە زۆر ناودارە، داروینز بلاک بۆکس، سندوق ڕەشەکەی داروین. تاوان ساڵی 2019 داروین دیڤۆلفسی بڵاو کردەوە. لەمەی داروین دیڤۆلفسا با بڵین بابەتەکە باتە ئاستی گەردیلەیی، ئاڵۆزی کەمەنەشیاو باتە ئاستی گەردیلەیی. ئاڵۆزی کەمەنەشیاو بەستیان پێی چییە؟ بەستیان با بڵین سیستەمێکە کە لە چەند بەشێک پێکهاتووە. ئەگەر بێت و ئەو بەشانە لە یەک کاتە بوونیان نەبێت و بەیەکۆ کار نەکەن، ئەوە ئەو سیستەمە کار ناکات. یعنی نمونە بە چی هێننەوە؟ نمونە با بڵین بە چی پێڵێن بەکتریەم فلاجێلەم یاخود بلەد کلۆتینگ و هەروەها ئەیشوبهێنن بە شتێک، بۆ نمونە ئەوەی مشکگر ئەها لە چەند پارچەیەک پێگێت، ئەگەر بێت و پارچێکیان لابێ ئەوانی تر کار ناکات، واتە با بڵێنی تر مشکەکە ناتوانێت بگرێت. بە هەمان شێوەش پێیان وایە هەندێک دیاردەی زیندەوەران هەن ئەگەر بێت و ئەو پارچەیە لە سیستەمەکە لابەری سیستەمەکە کار ناکات، کەوا بوو بووە پێڵێن ئاڵۆزی کەمەنەشیاو irreducible complexity. جا پێیان وایە ئەم ئاڵۆزی کەمەنەشیاو هەڵبژاردننی سروشتی ناتوانێت بەرهەمی بێنێ. بۆ یعنی هەڵبژاردننی سروشتی چۆن کارەکە؟ کار لەسەر پلەگەراییەکە، یعنی میوتیشنێکیەت ئەگەر سوودی هەبوو ئەیهێڵێتەوە دواتر میوتیشنێکی تر. جا پێیان وایە ئەم سیستەمە هەڵبژاردننی سروشتی ناتوانێت بەرهەمی بێنێت چونکە
ئەم سیستەمە بێ هەموو پارچەکان بێ کۆ لێ کاتە هەبن لە کاتێکە هەڵبژێنی سروشتی پلە بە پلە ئەڕوات. ئارگومنتێکی تریان هەر لە ناو زیندەوەرانە بوونی زانیاریە. باڵین زانیاری هەم جێنەتیکی لە DNA و باڵین ئەمینۆسیدەکانە یاخود ئەپیجێنەتیکی زانیاری باڵین ئەو دیویژیناتەوە. پێیان وایە کاتێک با بڵین ئەزمموی باڵین لە ئەزمموی ڕۆژانەمانەوە سیرەکەین چی زانیاری بەرهەمهێنێت، عقلێک زانیاری بەرهەمهێنێ بۆ نمونە پرۆگرامەرێکی کۆمپیوتەر یاخود کتێبەکە بینی نووسەرێکی زیرەکی هەیە یا هەڵ کۆڵراوەکانی با بڵین ناو ئەشکەوتەکان کە مرۆڤی پێشوو دروستیان کردووە و وێنەیان کێشاوە ئەبینی زانیاری عقلێک بەرهەمیهێنێ. جا لێرەوە با بڵین ئەبدەکتیڤ ریزنینگ بەکارهێنن ئەڵێن مادام ئێمە چەند باڵین چەند ئۆپشنێک چەند هەڵبژاردنێکمان هەیە بۆ ئەوەی زانیاری پێلێک بینەوە ئەبینین هۆکارە مادیەکان تەفسیرە مادیەکان شکستیانن لە بەرهەمهێنانی زانیاری چێمێنێتەوە بوونی عقلێکە کەواتاڵێ ئەبدەکتیڤ ریزنینگ بەکارهێنین کاتێک چەند هەڵبژاردنێکمان هەبێ ئەوەیان هەڵبژێرین کە شیاوترە لێرەیە چییە عقڵە پێیان وایە عقلێک باشتر دەتوانێت زانیاری جێنەتیکیەکان و ئەپیجێنەتیکەکانی زیندەوەران ڕوون بکاتەوە عقلێکی زیرەک. باش طبعا ئینتەلیجنت دیزاین ئەم ڕێکخراوە بە یاخود ئەم گروپە کە زیاتر لە ئەمریکاوە باوە ڕوبەڕووی ڕەخنەبووەتەوە هەم با بڵین هەم بە تەنانەت گەیشتۆتە ئاستی با بڵین داگاکان چونکە هەوڵیانەدا ئەم دیزاینی زیرەکە بخەنە ناو خوێندنگاکانەوە بەڵام ڕێگەیان پێ نەدرا جاواتە دووچاری چەندین ڕەخنەبووەتەوە بۆ بێگومان ینی جەماعەتی زین زیرەکیش وەڵامی ڕەخنەکانیان ناوتوە واتە دیبیت و مشتومڕ هەیە لەو نێوانەیە. بەڵام ئەوەی کە ئێستا ئەمڕۆ باسی یەکەم یعنی بەم سێ خاڵە تەفسیر نەکرێت بۆ نمونە کاتێک ڕەخنە لە دیزانی زیرەکە گرین کەسێک وات هێ نەکات کە من بەسمان پێوەی خوا دیزاینەر نییە یاخود گەردون دیزاینکرااو نییە یاخود با بڵین ئاەتەکانی قورئان پشت گوێ بخەین کە باز لە ڕێکخراوی و ئەو بابەتانە ئاکەن. ئێستا ببینە سەر دیزانی قورئان یعنی طبعا کاتێک سەیری قورئانەکەی چەندین ئاەت هەیە بەڵام کاتێک ئەگەر ئێمە لە ئەوڵ دەست پێ بکەین لە سوورەتی بەقەرە توانین بڵین یەکەم ئاەت کە بە شێوەیەکی باش یاخود بە شێوەیەکی گشتگیر باز لە دیزاین بکات ئەم ئاەتەیە کە لە ئاەتی 164 خوای پەروەردگار باز لە دروستکردنی ئاسمانەکان و زەوی ئەکات باڵین گۆڕانی شەو و ڕۆژ و هاتوچۆی کەشتیەکان بەناو دەریایە کە سوودەگەیان بە خەڵکی و دابەزینی با بڵین باران و ئاو لە ئاسمان و کە زەوی پێ ئەژێنێتەوە و لە زەویە باڵین چەندەها ئاژەڵی بڵاو کردووەتەوە و دروست کردووە و لە جوڵان و باڵین گەشتی باکان با و هەورەکان کە لە نێوان ئاسمان و زەویە دێنوەچن ئاڵێ هەموو ئەمانە چین ئايات و نیشانن بۆ کەس و قەومێک کە بیر بکەنەوە یعنی توانین بڵین ئەمە لەم ئاەتەوە چی پێشکەشەکە قورئان دیزاین باز ئاماژە بە دیزاینەکات ئاماژە بە ڕێکخراویەکات. جا چی لەم ئاەتەوە تێگەین مفەسیران چۆن لەم ئاەتانە تێگەیشتون لەم ئاەتانە سێ خاڵ با بڵین ئەتوانین سێ خاڵی لێ وەربگرین. یەکەمیان بوونەوەران مەرجدارن و پێویستیان بە زاتێکی پێویستەیە دووەمیان ئەو زاتە خاوەنی ئیرادە و زانست و هێزە سێمیان ئەو زاتە یەکدانەیە واتە باڵین بابەتی تەوحید. جا ئێستا هەر یەکێکیان بە درێژتر باسەکەین. یەکەمیان چییە بوونەوەران بوونێکی مەرجدارن و پێویستیان بە زاتێکی پێویستەیە. طبعا بوونێکی مەرجدار واتە بە ئینگلیزی پێوترێت کۆنتینجنت زاتێکی پێویستیش پێوترێ بە عەرەبی واجب الوجودە لەگەڵ بە ئینگلیزی چینە necessary being-ە. ئاەتەکە چی لە ئاەتەکە تێگەین باسی هەموو دیاردانەی کرد هەموو ئەو دیاردانە بوونێکی مەرجدارن مەبەستمان لێی چی مەرجدار واتە بوونێکن ئەکرێ نەبن یعنی زۆر ئاسایی ئەکرێ نەبن هەموو گردون مەرجدارە باڵێن بوونێکی مەرجدارە ئەکرێ گردون نەبێ یاخود ئەکرێ بە شێوەیەکی تر بێ یعنی هیچ زەروریەتێک نییە کە بوونی هەبێ گردون مەبەستمان لێ ئەوەیە. خاڵی دووەم طبعا ئەمە بە شێوەیەکی دیداکتیڤ ئارگومنتە واتە پێشەکی دانین و لە کۆتایی شاگینە دەرەنجام. خاڵی دوم چییە هەر شتێک یاخود هەموو شتێک کە مەرجدار بێ پێویستی بە زاتێکی پێویستەیە مادام مەرجدارە پێویستی بە
شتێکی تر هەیە جاکرێ مەرجدارێکی تر بێ بەڵامی تر بێ لە خەڵکە بۆستین کە پێویستیان بە زاتێکی پێویستەیە دەرەنجام کەواتە دیار دەسروشتیەکانی باسکراون لە قورئان پێویستیان بە زاتێکی پێویستە تا بیان هێنێتە بوون ئەمە توانین بڵێن خاڵی یەکەم خاڵی دووەم کە لایەتەکان و تێگەین ئەو زاتە خاوەنی ئیرادە و زانست و هێزە واتە ئەو زاتە پێویستە یا ئەو بوونە پێویستە زاتێکی خاوەنی ئیرادە و زانست و هێزە پێشێکی یەکەم ئەو زاتە پێویستەی کە گردوونێکی مەرجدار بەندە لەسەری یاوەتە زاتێکی بە ئیرادەیە یاوەتە هۆیەکی بێ ئیرادەیە یعنی ئێمە کاڵین مەسەلەن پێویستمان بە بوونێکی پێویستە بۆ گردوونێکی مەرجدار یاوەتە ئەو با بڵێن زاتە پێویستە بە ئیرادەیە یا بێ ئیرادەیە لە خاڵی دووەمەوە کە سەیرەکەین هەمە جۆری هەیە لە گردوونە هەروەکو قورئان ئاماژی پێەیە یعنی یەکشن نیە وەکو هەمە جۆری و دیزاینێکی هەمە جۆرە بینین لە گردوون ئەمە بەڵگەیە بۆ ئەوەی ئەو زاتە پێویستەی گردوونی ئەم گردوونە مەرجداری لە سەربەندە هۆیەکی بێ ئیرادە نییە یعنی چونکە هۆیەکی بێ ئیرادە یەک بڵین یعنی هەمان کاریگەری هەیە هەمان ئفێکتی هەیە جاکەوا بوو ئەمادام ئێمە هەمە جۆریە بینی لە گردوونە ئەمە هۆیەکی بێ ئیرادە نییە وەکو زاتێکی خاوەن ئیرادەیە دەرەنجامەکە گەینەچی کەواتە ئەو زاتەی پێویستە ئەو زاتە پێویستەی کە گردوونی مەرجدار بەندە لەسەری زاتێکی بێ ئیرادەیە ئەو گەیشتنە دەرەنجامی ئەو دوو پێشەکیە ئەو زاتە یەکدانەیە بەسمان لێ چەند زاتێ نیە یعنی ئێمە کاتێک هەر لە ئەزمموی ژیانی ڕۆژانەوە بینین کاتێک گەر وڵاتێک چەندین سەرکێ بێ وڵاتە تووشی شێواویە بێ بە هەمان شێوەش ڕاستە بۆ گردوون ئەگەر گردوون چەندین خۆی هەبێ ئەوە لە دۆخێکی شێواوە بوو یعنی لە دۆخی کەیۆس ئەبوو بەڵام ببینین گردوون لە دۆخی شێواویان نییە بەڵکو دیزان کراوە یعنی هەر یەک بەڵگەی سادەیەک بۆەوەی کە گردوون لە دۆخی شێواویان نییە ئەوەیە ئێمە ڕۆژانە توانین ژیان بکەین نەتوانین زانست بکەین یعنی هابینی پاتێرنێکی دووبارە هەیە لە گردوونە بۆ نمونە قەڵەمێک هەڵی بە ئاسمانیەتە خوار بە یاسا هەیە کەوا بوو گردوون لە دۆخێکی شێواویان نییە ئەمەش بەڵگەیە بۆەوەی گردوون لەلایەن چەند خۆیەک و بەڕێوە نابرێت جا لە لینکی کۆمنتە توێژینەوەیەکتان بۆ دائەنێم کە ئەم بابەتە زۆری بڵین زۆربەی شتەکانم هەر لەو توێژینەوە وەرگردووە هەوڵمدا توێژینەوەکەکەم بە کوردی بەڵام پێم وا بوو ئابم شێوە ببێتە پرزنتیشن باشترە لەو توێژینە باڵین توێژەر و بیرمەندە مسڵمانەکان جیاوازیەکەن لە نێوان دیزایانی قورئان و دیزایانی زیرەکە توێژینەوەکە تازەیە جا خشتێکی تیا لە لاپەڕە 12 سێری بکەن ئەو خشتەیە باس لەو مفەسیرانەکە کە بەم شێوە تێگەیشتون لایەتەکانی قورئان یعنی بۆ نمونە محمود زەمەخشەری فەخرەدینی رازی ئیبن عاشور چەندینی تر بەخوان ناوی تەفسیرەکانیان و لەو خشتەیە هەیە هەتوانن سێری بکەن جا ئێستا دیزایانی قورئان جیاوازی چی بوو لەگەڵ دیزایانی زیرەک پێم وابێ ڕوون بۆ تۆ کاتێک باسمان لە هەرێکێکیان کرد کە دیزایانی قورئان حەقی بەوە نییە کە دیزاینەکە بە هۆکاری سروشتی لێک بدرێتەوە یان معجیزە یعنی ئێستا جەماعەتی دیزایانی زیرەک بە پێچەوان و هانە بۆ لاوازی هۆکارە سروشتیەکانە بن بۆ نمونە پێیان وایە ئەڵۆزی کە مەنەشیا هەڵبژارنی سروشتی ناتوانێت تەفسیری بکات یاخود میکانیزمێکی تری جیاوازی پەرسەندن بەڵام لە قورئانەوە نییە قورئان گرنگی بۆ نایە مەسەلەن ئێمە تەفسیر و لێکدانەوەیەکی زانستیمان هەیە بۆ دیاردەیەکیانە چونکە تەفسیرمان هەبێت یان نەمان بێت هەردووکیان بوونێکی مەرجدان و پێویستیان بە زاتێکی پێویستە کە خوایە یعنی لای قورئان معجیزەیەک بێت یاخود تەفسیرێکی سروشتی بێت هەردووکی وەکو یەکە هەردووکیان بوونێکی مەرجدانن هەردووکیان بەڵگەم بۆ بوونی خوا چونکە باڵین پێویستیان بە زاتێکی پێویستە بەڵام دیزایانی زیرەک بەو شێوە دیزایانی زیرەک بەو شێوە نییە ئەڵێ مادام هۆکارە سروشتیەکان کەوانەی لە بەردەستمانە ناتوانن فڵانە دیاردە تەفسیر بکەن کەواتە باڵین دیزاینەرێک یاخود عەقڵێکی زیرەک باشتر دەتوانێت لێکیان باتەوە جا لێرەیە حەزەکەم ئاماژە بۆ بابەتی فەخری رازی بکە فەخری رازی یەکێکە با بڵین لە مفەسیر و زانا گەورەکان باز لە ڕووداوێکەکە کە گەڕنەوە عومەری کوڕی حوسام خەریکی با بڵین دراسەکردنی ئەلماجستی تۆڵتۆمی بوو ئەلماجیست باڵین کتێبێکە ئەوەی تۆڵۆمیە پەسلی مۆز باز لە با بڵین لە هەسارەوە ئەستێرەکانەکە جا عومەری کوڕی حوسام خەریکی دراسی و کتێبە بوو لەگەڵ عومەر ئەبحەری
جاڵە زانایەک هات وەلایەن لەو کاتە وتی خەریکی چین دراسی چیەکەن وەڵامی دایە وتی خەریکی تەفسیرکردنی ئەو ئاەتی قورئانم کاڵێ ئایا ئاسمانتان نەبینیوە لە سەری خۆتانەوە بە شێوەیەک ڕازانوان دروستمان کردووە کە خاوەنی با بڵێن هیچ کەلێنێک نییە ئەڵێ خەریکی تەفسیری نییە و ئاەتەم جا ئیمام ڕازیش ئەمە بەکارێنێ بۆەوەی بڵێ چی بۆی بڵێ کاتێک زانیاریمان دەربارەی هۆکارە سروشتیەکان زیاتر بوو ئەوە ئەمە بێتە هۆی بەڵگەی بێسترمان هەبێ بۆ خۆیەکی بڵین مەزن و شکۆدار یاین بۆ منە دیادەیەکمان هەیە بۆ منە دروستبوونی شەو ڕۆژ ئێمە کاتێک تەفسیرکی زانستیمان هەیە بۆەوەی کە شەو ڕۆژ چۆن دروستە بێ ئەمە ڕێک بەڵگەیە بۆ بوونی خوا یان بە پێچوانی دیزانی زیرەکە پێی وابێ ئیلا بێ لێکدانەوەکی زانستیمان نەبێ بۆ دیاردەیەک جا بۆیە هەتاوەکو هۆکارە سروشتیەکان یاخود تەفسیرە زانستیەکانمان هەبێ ئەوە دیسانە مادام بوونێکی مەرجدارن هەر بەڵگەم بخوای پەروەرگار کەواتە ئەگەر شتەکان بە شێوەیەکی دەرەنجام بیڵێنەوە بە کورتی دیزایانی قورئان زۆر جیاوازە لە دیزایانی زیرەک و پێم باشە چیتر یعنی بەداخەوە چەنەها کتێب هەن لەناو با بڵێن لەناو کۆمەڵگەی مسلمانان ڕێک کۆپی پێستی بهینیان کردووە ئەو دیزاینی ڕۆژئاوە ئارگومنتەکانیان بەکارهێنن یعنی بۆ نمونە ئێستا مەرکەزی بەراهین هەر کتێبەکانی ئەوانەیە کسە وەرگێڕیەکە کتێبەکانی جەماعەتی دیزایانی زیرەکە یان مەسەلەن ئەڵێن فڵانەشت بە هەڕەمەکێتی ناتوانێت لێکی باتوە لە کاتێکە هەڕەمەکێتی تاوان ئێمە هەڕەمەکێتی پشتر باسمان کردووە لە مەبەست لێی چییە لە کاتێکە هەڕەمەکێتی شەر بوونێکی مرجدارە یعنی ناتوانێت تۆ ناتوانانی بێ هەڕەمەکێتی جیا بکەیتەوە بێنی بیکیت بە جێگرەوەی کردداری خوا چونکە هەڕەمەکێتی یاخود ڕێکخراوی هەردووکی بوونێکی مەرجدارن تاوان ئێمە پۆدکاستێکمان ئەنجام ما دەربارەی ئیسلام و پەرستاندنە توان بگەڕێنەوە بۆی زۆر بابەتمان باس کردووە دەربارەی هەڕەمەکێتی و ئەو شتانێکی پێویستن بە پەرستاندنەوە جا لە کورتی دیزایانی قورئان زۆر جیاوازە دیزایانی زیرەک دیزایانی قورئان یعنی مەجالی ئەوە نایە با بڵێن کەلێنێک لە معریفە پڕ بێتەوە تاوەکو بە هەڵە ببێتەوە بەڵکو پشتی بە کەلێن نەبەستووە لە کاتێکا دیزایانی زیرەک پشتی بە کەلێنە لە معریفە بەستووە یعنی خۆ ئەکرێ بەڵێ ئەکرێ مەسەلەن مرۆڤ ئێمە ناتوانین قەت هەنە دیاردەیە لێکی بین و زانستیان بەڵام هیچ پێویست بۆ ناکات لە ڕوانگەی قورئانەوە جاکەواتە دیزایانی قورئان جیاوازی دروست ناکات لە نێوان هۆکاری سروشتی و هۆکاری سەر و سروشتی کەوان پێڵن سوپەرناتڕال باشە وە دیزایانی قورئان هانا بۆ کەلێنی زانستیمان نابە یعنی کەلێنی معریفی دەربارەی سروش لە کاتێکا دیزایانی زیرەک کەلێنی معریفی ئەکاتە با بڵین وەک بڵێ بەکو چەکێک بەکاری هێنێت هیوادارم ئەم بابەتانە یعنی بەو شێوە لی تێبگەین کۆپی پێستی ئەو دیزایانی زیرەکەی ڕۆژاوان نەکەینەوە چونکە هەر وەکو وتم زۆر جیاوازە لەگەڵ ئەو دیزایانی قورئانە جا ئینشەڵا تا کاتێکی تر بابەتێکی تر ئەگەر هەبوو بە پێویستمانزانی بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ بێ هەر کەسێکیش باڵێن ڕەخنە یاخود پرسیارێکی هەبوو لە کۆمنت ئاگادارمان کاتەوە خواتان لەگەڵ